بابەت داواکاری ئێمە قوتابیان بابەت داواکاری ئێمە قوتابیانی ناڕازی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر و پەیمانگەی تەکنیکی هەولێر داواکاری خۆمان ئاراسی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەزارەتی خوێندی باڵا و سەرۆکایەتی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر دەکەین بەوەی پێنەدانی دەرماڵەی زانکۆکەمان بۆ مانگەکانی 9 10 و 11 و 12 ساڵی 2022 کە بەهۆیەوە قوتابیانی زانکۆکەمان بە بارودۆخێکی سەخت و دژوارە تێپەڕن سەرڕای دابەشکردنی دەرماڵەی لە زانکۆکانی دی شاری هەولێر هەروەها داوا دەکەین بە زیادکردنی ژمارە بەشە ناخۆیەکانی کچان و کوڕانی زانکۆکەمان کە بەهۆی زۆری ژمارە قوتابی لە ژوورەکان هەروەها کەموکوڕی لە پێداویستنی و ژوورەکان وای کردووە خوێندن و ژیانی قوتابی دەرەوەی شار ئەستەم کات ئەم بارودۆخەش لە ماوەی ڕابردوو بەهۆی داخستنی چەند بەشە ناخۆیەکەوە دروست بووە هیواداری نەزووترین کاتدا وڵامێکی جیدیمان بدێتەوە هەروەها لەگەری وڵام نەدانەوەمان ڕێکاری ترەگرینە بەر دەستەی قوتابیانی ناڕازی کۆلێژی تەکنیکی تەندروستی و پزیشکی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری پەیمانگای تەکنیکی هەولێر پەیمانگای تەکنیکی کارگێری هەولێر بەس کەمێک بەدەنی بەرز ژمارە قوتابیانی زانکۆکەمان نزیکەی بۆ تقریب سنێمە 3000 بۆ 4000 قوتابین دەرماڵەی پارماوە نەکرۆ کە زۆربەی زانکۆکانی هەولێر و هەرێمی کوردستان وەریان گرتووە کە 4 دەرماڵەیە و ئێمە بەداداتنی زۆرمان کردووە بەجددی ینی تاکوێسەوە دەرماڵی سرف ناکرەوە نازانین هۆکارەکەی ڕاگرتنەکەی لەکوێیە لە ئەنجومەنی وەزیرانە لە وەزارەتی خوێندی باڵای پارە سرف ناکرێ خودیا لە وەزارەتی داریان لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکە ئێوە کاردانەوەتان چیە بێ لە پێنەدانی دەرماڵ ئەو لەو حاڵەتەی ئێمە کاردانەوەی تروانە بێت کاردانەوەی ترمانە بەڵام ئێمە تاوکات قسەی خۆمانەکەین و ئەو بڕەپارەی کەوا ئێوە وەرتان نەگرتووە بە دیاریکرای بۆ ئەو 4 مانگە چەندێکە بۆ قوتابیانی ناوشار و دەرەوە 160,000 کات بۆ قوتابیانی ناوشار بۆ دەرەوەی شاریش 240,000 کێشەی بەشە ناوخۆیەکانمان زۆری ژمارەی قوتابیە کە پار بەهۆی نۆژانکردنەوەی هەنێک لە داخلیەکان ئەم کێشەیە دروست بوو ئێمە پار سەبرمان گرت ئەم ساڵیش دیسانەوە بەروا بەردەوامە وا دیارە هیچ نیەتێ نییە بۆ ئەوەی کە ژمارەی داخلیەکان زیاد بکەنەوە لەو ژوورانەی کێسە ئێمە تیاین پێویستە 4 نەفەر ماکسیمەم 4 نەفەر بێت بەڵام ئێستا بۆی بە 6 نەفەر پار بم شێوەی بەڕێمان کردوە ئەم ساڵیش دووبارە بێتەوە بەڕاستی شوێنی خوێندن و شوێنی ئەشیامان نەماوە تەنها ئەبێ وەکو ئوتێلێک تەنها شوێنی خەوتن بێت و نان خواردن و چوونە دەرەوە و دەرس خوێندنمان هەمووی لە دەرەوە بێ هیچی لەناو داخلیان نەبێت بەو شێوەیە ئێماتوانین لەناو داخلانە ئێستا تیا بمێنینەوە جگەلەوەش کە کۆمەڵە کەم و کوڕی ترمان هەیە کە چەند ساڵێکە هەر بەڵێنی ئەومان پێدەن کە کۆمەکوڕەکانمان بۆ چارەسەرەکەن بەڵام هێشتا وەکو پێویست چارەسەر نەکراوە بابەتەکەی ئێمە لە سەرانسەری ئێمە ئاگادارین کە 3 مانگا موچەی فەرمانبەران دابەش نەکراوە بە بەجددی ینی تەئسیری زۆری لە خانەوادە و عایلەی ئێمە کردووە کە ئێمەش بەشێکی لەو کۆمەلگا بەجددی عایلەکانمان بە بارودۆخی سەختا تێپەڕێ و بۆیە داواکاری ڕئیسیمان دەرماڵێ بەجددی ینی ماقول ئێمە 4 مانگا دەرماڵەی 4 مانگمان پێ نەدراوە ینی سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان وەریان گرتووە بۆچی ئێمە وەری ناگرین بۆچی ینی بابەتەکە ئێمە بۆ شێوە خاویە تێپەڕێ و باسی لێوە ناکرێ ینی باردۆخی عامی خەڵک خراپە و ئەو دەرماڵش بۆ مەگەلێک زۆر ئەگەینە ینی بەشێکی زۆرانە پێداویستەکان ئێمە پڕ کاتوەگە پارەکە بۆ ژمارەك لێوەش کەم بێ بەڵام بۆ ئێمە زۆرە خایەنە بەڵێ بایکۆتشمان کرد لە 16 مانگ دەوام بوو لە 16 مانگ ئەمە هەتا یەکیدا گوتمان ئەمە ناینەوە کەینە دەرماڵێ دەدەن گوتیان لە 25 زینۆ ئەمە دەدەین وەرن لە پاش 25 زینۆ دەدەین ئەوەش درۆ بوو لەگەرەمە ئەویان نەدا دەرماڵەکەیان نەدا هاتینەوە ئێستاش هێشتا خەبەری دەرماڵی هیچ نییە کە باس دەواکە ژمارەتان 3000 کەسە بەڕێسم ئەوە کۆنگرەیە خۆپشاندانە لەگە ڕێسم کۆنگرە فەرقیە ئێمە لێرە داواکاریەکانی خۆمان بەرزەکەینەوە بۆ سەرۆکایەتی وەزارەتی خوێندی باڵا ئەنجومەنی وەزیران بزانێ و کێشەمان لەکوێوە ڕاوەستاوە تاکو حەل کرێ بۆمان